جاوشەی جەعل لە قورئانە خۆشەویستان لە چوار شوێنی قورئانە پێمان دەڵێ ئەگەر ئەم چوار شتت هەبوو ئامان لە خوا غافڵ مەبە بە ئازایەتی خۆتی مەزانە شکری خوای لەسەر بکە ئەگەر لە دەستت چوو ناومێد مەبە ڕەشبین مەبە ڕۆژێک دەگەڕێتەوە یەکەمیان خوای پەروەردگار لە باسی مناڵە دەفەرمێ وەیەجعل من یەشاء عەقیمە لە سوورەتی شوڕادا ئەو کەسەی کە منداڵی هەیە با بە ئازایەتی خۆی نەزانێ ناڵێ خوای گەورە ئەوەندە کوڕ و کچەی پێبەخشیوم منداڵم وا ساڵ و حینە بڵێ خوایەوە فەزلی تۆیە بەسەرمەوە ويجعل من يشاء عقيما خواني فرمو ويخلق من يشاء عقيما خلق دەستکاری ناکرێ بەڵام جعل خوای گەورە فەرمووی ئەو کەسەی مناڵن نییە تۆش ناومێد مەبە ڕۆژێ خوای پەروەردگار بەلایەوە ئاسانە دەستگا تەندروستیەکان بکە هەوڵەکانی خۆت پزیشکی بدە داوال لە ڕەحمی خوا بکە و ناومێد مەبە ئەگەر هەبوو بەی خوای بزانە بغڕا مەبە دەخوا غافڵ مەبە ئەگەر نەتبوو ناومێد مەبە دووەمیان خوای پەروەردگار لباسي بيني جنومير دا فمي وجعل بينكم مودة ورحمة أقل لقل خيزانك لقل هاوسرك خشكي بريزم بلاي بريزم بين تخوشة خيزان التبايا شكري الله بك أو جعل أو خوش يستي وريز حرمته ومحبته خواخستيتي نوان تانوا أقل لقل خيزانك تا ناكو كيتك وتبين تانوا دیسانەوە وامەزانە دنیا کۆتایی پێهاتووە ومێدەواری ڕەحمەتی خوا بە جارشکە دەیگۆڕێتەوە محبەتتان زیاد دەکاتەوە جارشکە بارودۆخۆک و خۆی لێ دێتەوە جارشکە تەبایی خێزان بەویستی خوای گەورە بە خۆتانەوە دەبینەوە لەم حاڵەتەدا ئەگە خێزانت تەبا بوو خوای گەورە ڕەحمی خزۆتە دڵتانەوە لە بەرامبەر یەک میهرەبان و خۆشەویستی کردوون ئەگەر ئاژاوی خێزانیت بۆ پەیدا بوو هەوڵی چارەسەرکردنی بدە و پەنا بۆ خوا بەرە وەجعەلە خوای گەورە فەرمووی ئەمەش لە گۆڕانکاریدایە لو كانت ناڕەحەتەش دا لەناو خێزانەکەتدا بێ ئومێد مەبە سێمیان خوای پەروەردگار دەفەرمێ ئیبراهیم فەرمووی فەجعل ئەفئیدەة من الناس تهوی إليهم یا ربی خوای گەورە دڵی خۆمەڵە خەڵک ڕاکێشی بچێ بۆ لای هاجەر و ئیسماعیل و دەوریان ئاوەدانکە خۆشەویستیان کەی لە دڵی خەڵکە خۆشەویست بوون لە ناو دڵی خەڵکە ئەگەر لە ناو خەڵکە ڕێز و حرمەتت هەبوو بڵێ خوایە هی تۆیە نەک ئازایەتی و پیاوەتی و مەردایەتی خۆ ئەگەر خوا نەخواستە هەستت بەبێ پشتیوانی کرد دیسان ناومێد مەبە بڵێ یا ڕەبی خوایە پشتوان و هێزێکی باشم دەیتێ لە ڕێی کۆمەڵە دۆستی باش و کەسانی بەڕێز و کەسانی کە پشتیان پێ بەسێ خوا بۆ دەنێرێ کەواتە لە کەس زۆری و دەور قەرەباڵغیدا لە خۆت بغڕامە بخوا لەخوا غافڵ مەبە لە بێکەسی و بێ پشتیوانیشدا ناومێد مەبە ئەو دڵانە هەر خوا دایانهێنێ و دایان بە چوارەمیان خوا فەرمووی ئیبراهیم فەرمووی رب اجعل هذا البلد ئەم بەلەدە ئەم شارە دووشت ئەگەر ئەمن و ئەمانی ڕوحی و ماڵی و تەندروستی و کەرامەت و حرمەتی مرۆڤی تێدا بوو مەڵە بە ئازایەتی خۆمان کار بەدەستان زۆر جا بغڕابوو بوون کەس نەیدەگوت بە ناوی خوا کەس نەیدەگوت پشت بە خوا کەس نەیدەگوت ئینشاءالله بڵێ خوا هی تۆیە ئەمە هەمووی ئەمن و ئەمانە وەسیلەکە ئەگەر ئامرازەکەی هێزە ئەمنیەکان و چاوکراوەیان بێت دەستیان خۆش بێ و خوابیان پارێزێ بەڵام فەزلی ئەڵڵا لەسەرەوە کە دەمان پارێزێ بەڕێزانەوەتانە دەتوانێت وا بواری هەموو جێبەجێ کرد ئەی پەری لافاوێک دەگیرێ لە ماڵی خۆتا دانیشتی بەنی سەعات لافە و سارەکەت وەکو بینیمان دەیبا ماڵەکەت پڕ دەبێت لە ئاو لە شوێنی بەرزی شابێت جاری وای لافە و هەدەتگرێتەوە نەخۆشیەکە ڤایرۆسی کۆڕۆناش نەبێت سەرەتان لەولاوە بۆ دێ بیست پێرە بە ئەڵڵا بڵێ خوای تۆیە ئەگەر تێک چوو خوا فەرمووی ناومێد مەبە بگەڕێەوە بۆ لای من دوعای خێر کە جارش کە وڵاتت بۆ ئاوادان دەکەم مەکەیەکی وشک و برنگی چی لێ کرد خوای پەروەردگار بەدڵ پاکی و بە نیەتە پاکەکانی ئیبراهیم و دوعا خێرەکانی بەڵێ خۆشەویستم ئەگەر ڕزق و ڕۆزیت هەبوو مەڵێ ئەوە بە ئازایەتی خۆمەوەکو قاڕون بڵێ ئەوە خۆم زیرەکەم لە کار و کەسابەتە بڵێ خوایەوە فەزلی تۆیە ئەو سفرەیە ڕەحمەتی تۆیە منیش دەبێت لێی ببەخشم بۆی بێتەوە شوێنی بە زیاترەوە دو قوپۆپەکانی ببڕم بۆی نوێ بێتەوە درەختی کەسابەتەکەم ئەو پاشانەکە خوا نەخواستە لە بژێوی ژیان دەکەوتە ناڕەحەتیەوە دیسان خوا دەفەرمێ ناومێد مەبە جارشکە بە پشتیوانی خوا دەرگای ڕەحمەتی خوای پەروەردگار لێ دەکرێتەوە